ئەمە دیمەنی ناوازەی فیستیڤاڵی شکۆی باڵاپۆشیە لە دەڤەری ڕاپەڕی کە تیایدا نزیکەی 1600 ئافرەت باڵاپۆشی خۆیان ڕاگەیاند. فیستیڤاڵەکە لەلایەن ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئۆفیسی ڕانیەی سەنتەری پەرەپێدانی لاوان بە هاوکاری مەڵبەندی پێنجی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری بەڕێوەچوو. سەرپەرشتیارانی فیستیڤاڵەکە دەڵێن وەکو ئەرکێکی ئاینی ئامانجیان بە جێگەیاندنی فەرمانێکی خودای گەورەیە و وەکو ڕێزگرتن لا بڕیارەکەیان هەستاون بە ئەنجامدانی فیستیڤاڵ و خەڵاتکردنی بەشداربووان و بەردەوام دەبن لا پاڵپشتیکردن و هاندانیان. ئامانجمان زیاتر بەرز ڕاگررتنی باڵاپۆشیە لە ناو خوشکاندا گەرموگوڕیە بۆ خوشکانە ببەخشین بۆ ئەوەی زیاتر و زیاتر لەسەر باڵاپۆشی گەرموگوڕتر بن، بتوانن زۆر زیاتر بە شانازیەوە بەرگی حشمەت و حیا بەرگی شانازی ئافرەتان بەرگ و پۆشاکی شەرعی لەبەر بکەن. دیارە ئێمە ئامانجێکماندانە هەل لە سەرەتای پرۆژەکەەوە ئەویش ئێمە لە ساڵی 1442 هیجرین ئێمە هەدەفێکماندانا کە بتوانین ئەو ڕێژەیە تێبپەڕێنین. سوپاس بەخوای گەورە ئێستا زیاتر لە 1500 کەس لەو هۆڵە ئامادەیە و بەشداری ئەو مەڕاستیمە پیرۆزە دەکات. گرنگی ئەو جۆرە پرۆژانە لەوەدایەکەوە لە ئێستادا تەوژمێکی زۆر هەیە بە ئاراستەی بەڵارێدابردننی گەنجان و دوورخستنەوەیان لە بەها باڵاکان و لە دینداری. ئەمڕۆ ژمارەیەک لە خەڵکی لە تەوژمی بەرامبەردا دش بە و تەوژمەدا لەبارەوە ساونەتەوە و هەوڵ دەدەن کە خەڵکی لەسەر دینداری بەرەو خواپەرستی بپارێزن و هەوڵ دەدەن کە بەها باڵاکان لە ناو خەڵکدا ڕەوشتە بەرزەکان لە ناو خەڵکدا پارێزگاری لێ بکەن. ئەم پرۆژەیەش دەستپێکێکە هاندەرێکە بۆ ئەوەی کەەوە ئەو خوشکە بەڕێزانی کە لێردا بەشدارن لەو تەوژمەدا خۆی ببینێتەوە. بۆی ئەمە باشی سەرشانی خۆمان زانیەوە وەکو خۆمان پاڵپشتی ئەو جۆرە پرۆژەیە بین و بە هەموو توانایەکەوە لە خزمەتیاندا بووین. بەشداربوانی فیستیڤاڵ خۆشحاڵی خۆیان دەردەبڕن کە هەمیشە کۆمەڵگای کوردەواری پابەندی دروشم و بنەما ئیسلامیەکان بووە و لە دێر زەمانەوە باڵاپۆشی خانمان یەکێک بووە لە سیمبولە درەوشاوەکان لای ئافرەتانی کورد. بەڕاستی من ئەوڕۆ زۆر دڵخۆشم کە توانم لەم فیستیڤاڵەدا بەشداری بکەم. وەکو کچێکی باڵاپۆش بڕیارم داوە لە هەموو ئەو کچانە دەکەم کە بڕیار بدەن ببن بە پاڵاپۆش. بەڕاستی زۆر هەستێکی خۆشە. زۆر خۆم بەخۆشحاڵ دەزانم، زۆر خۆشحاڵم پیرۆزبای لە خۆم و لە هەموو ئەو خوشکە بەڕێزانم دەکەم. حەز دەکەم هەموو کچێکی تاکی ئەم وڵاتە حەز دەکەم هەموو ببێت بە عیجاب. بەڕاستی عیجاب هەستێکی زۆر خۆشە. من زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ بەشداریم کردو لەو باڵاپۆشیەی زۆر ئاسوودە و زۆر مرتاعم لەو جلوبەرگەیدا. باڵاپۆشی یەکێکە لە داواکاریەکانی خودای گەورە بەرامبەر بە ئافرەتانی باوەڕدار. ئەگەرچی لە زۆربەی وڵاتانی بانکە شەکارانی بەناو مافی مرۆڤ ئەم مافەکەسیە لە زۆربەی ئیمانداران قەدەغە کراون. لە کوردستانی خۆمان ڕۆژانە بەبێ هیچ دەستکەوتێکی مادی و بەرژەوەندی دنیایی سەدان ئافرەت بڕیاری پۆشینی باڵاپۆشی دەدەن کە بەلایەنەوە هێندەی تاجی زێڕین بۆیان گرنگە. لە دەڤەری پشدەرەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام.